و ڕۆژانە 25 تەن تا 30 تەن پەتاتە ئەخەمە بازاڕ و ئەڕوا بۆ بازاڕەکانی کورسان. پەتاتە مەسرفی زۆر گرانە، کووت گرانە. گەشتێکی بە خێراتنتان دەکەم بۆم کەناڵە کە سەردانی ئێمەتان کردە وەکو جوتیارێکی نمونەیی. من ناوم عەلی کەریم فەرحانە لە دێی وەلی حەیدەر. لە 2018ەوە من خەریکی پەتاتە و کشت و کاڵم. ئیتر 2 مەوسم ئێمە پەتاتە ئەکەین، پەتاتەی پاییزەمانەیە، پەتاتەی بەهارەمان هەیە. ئەم 2 مەوسمە هەر جارێ 150 دۆنم پەتاتە ئەچێنین. ئەمجا بەرهەمەکانمان ئەڕوا بۆ ناو کورسان، بۆ سلێمانی و بۆ هەولێر و هەر شارێ پێویستی بە پەتاتە بێ و کە ڕەواجی بێ و سەرڤی ئەم پەتاتە ئێمە ئەینێنین بۆ ورانە. ئەمە پەتاتەی جبسە، پەتاتەی ناوزەردە، پەتاتەیەکی جوانە، بۆ هەموو شتێک بە کەرک تێت، بۆ خواردن زۆر زۆر چاکە. حتا بەغا داوامان لەکە ئێمە بۆیان نانێرین لەبەرەوەی بەش وڵاتەی خۆمان ناکە و مادووبوونێکی زۆری لەگەڵا ئەبینین. بەرهەمی پەتاتەی ئیمساڵ بۆ بەرهەمێکی باش و جوانەوە بەرهەمەکەیەتی. بەرهەمی پەتاتەی ئیمساڵ نەختێەوە بۆنەی بارانێکی زۆر بوو، تۆزی عزیەتمانیدا هیلاکمانی کرد بارانەکە. لەبەرەوەی پەتاتە لە کاتی چاندن و هەڵکەندنیشە ئەبێ وشتیان بێ. ئێمەی جوتیار ئەو کاتە هیلاکمانی کرد و بەڵام لەخوا بەزیا بێ بەرهەمەکەمان ئەوەتانێ بەرهەمێکی جوانە و بۆ ناوخۆ و بۆ کوردستان و هەم بۆ ئیسفادەی خەڵکیش ئەوەتانە 150 کرێکار ئیشەکە، سەیارە ئیشەکە، شۆفڵ ئیشەکە. ئیسفادەمان بۆ خەڵک هەیە، یعنی خەڵکی سمود، خەڵکی ڕزگاری، خەڵکێکی فەقیرە تێن لێرە کرێکاریەکەن ڕۆژانە. تقریبەن یعنی لە ساڵەکە 2 مانگ و نیو کرێکاری لێرە ئەکەن ڕۆژانە 120 عەمەلە 150 عەمەلە تێت ئیشەکە ڕۆژی وایە 200 کرێکار ئیشەکە لێرانە. ئیسفادەی لێەکەن و هەم ئێمەی ئیسفادە ئەکەین و هەم ئەوانش ئیسفادە ئەکەن. ئێستا من 150 دۆنم پەتاتەم کردووە لەم عەرزەیە و ڕۆژانە 25 تەن تا 30 تەن پەتاتە ئەخەمە بازاڕ و ئەڕوا بۆ بازاڕەکانی کورسان. و ئەم پەتاتەیە پەتاتەیەکی سەحیە و نمونەییە و پەتاتێکی جوانە بۆ بازاڕ و هەموو کەس ئەتوانێت یعنی بۆ ماڵەوە لێی بخوا و ئیسفادەی لێ بکە و پەتاتەکە تازەیە و ڕاتە بازاڕ و خەڵک ئیسفادەیەکی باشی لێەکە. کاکە وەکو کشت و کاڵ یعنی یارمەتیدانی ئێمە کە وەکو ئیداریەن بەڕێوەبەراتی ناحەی سەرقڵا، بەڕێوەبەراتی زراعی سەرقڵا یارمەتیمانەدەن. یعنی هەموو شتێک بۆمان ئینەکە ئەگەر احتیاجیمان پیان بکەوە یارمەتیمانەدەن و بەڕێوەبەرایەتی کشت و کاڵی گەرمیان خاستن یعنی یارمەتیەکی زۆر زۆرم ئەدەن. زۆر ڕازیم لە بەڕێوەبەری کشت و کاڵی گەرمیان، زۆر مەمنونیم. من وەکو واقعەکە خۆی ئەیبینێ بە چاو خۆی تێت فەرقی ئەکا من و فەلاحێکی تر کە فەلاحێک لە ماڵا دانیشتە هیچ مشتێ گەنمی نەوەشانە یا جۆی نەوەشانە یا پەتاتێکی نەکردە فەرقی ئەوە ئەکا لە بین من و ئەو فەلاحە. لەبەرەوەی من هیلاک و مادووبوونێکی زۆر ئینتاجێکم هەیە. من کشت و کاڵ بەس پەتاتە ناکەم، گەنمەکەم، جۆ ئەەکەم، زوڕاتەکەم، پەتاتە ئەەکەم. یعنی 4 وەرزەکە من خەریکی ئیشم لەم دەشتا بە خۆم و ماڵ و مناڵمەوە و بە خەڵکی تری کرێکارەوە. دائیمەن من کرێکارم هەیە ساڵانە، یعنی ڕۆژانە لە 10 کرێکار و 15 کرێکار کەمترم نییە. یعنی سابت من بڵێم کرێکارم هەیە هەرها لێرە ئیشەکە سابت بە مانگانەم بۆی بڕێت. ئێمە ئەم پەتاتەیە ئەیکەینە شلیف و بالێت معاملەکان داوامان لێکەن، ئەینێرین بۆ سلێمانی، ئەێنین بۆ چەمچەماڵ، بۆ معمەلێلە پەیوەندیمان هەیە لەگەڵیانە ڕۆژانە بۆیانە نێرین. ئێمە ئەو ئینتاجە لەورە ساقیەکەن و جارایە بۆ عەلوە ئەینێرین. بەڵام ئێمە عەلوەکانمان حدودەکە زۆر تەسیری لێمان کردە. حدودەکان ئەگەر لە کاتی خۆیە کە ئێمە بەرهەممان هەیە پەتاتە هەڵەگرین ئەو کاتە حدودەکان داخن بۆ ئێمە ئیسفادەی هەیە.
لەبەرێ پەتاتە مەسرفی زۆر گرانە، کووت گرانە، پەتاتەکە خۆی تۆوەکەی گرانە، ئەم نەوعا باشانە گرانە تۆمەکەی تەنی مصدق ئەسێنین بە 20 وەرەقە، تەنیا ئەگەر مصدق نەیە بە ملیۆنێکەی سێنین، یعنی کیمیایەکە و دەرمانەکە و پۆتاسەکە و کالیسیۆمەکەی و هەموو دەرمانێکی لێدەن، ئەمە کەڕووی لێدە یعنی ڕۆژانە خزمەتی هەیە. ئیسە من یەک جۆر دەدەم کردیا، دەدە ناوی زەردەیەژی ئاڵتونە ناوەکەی، پەتاتێکی زۆر بەتامە، پەتاتێکی زۆر خۆشە، ئیسفادەی هەیە بۆ خەڵکە شتێکی فاسد و خراپ نییە، شتێکی جوانە ئەوە پەتاتەکەی. پەتاتەی گەرمیان بە خاسەتەن تام و لەزەتیە تری هەیە لەگەڵ شوێنەکانترە، لەبەرەوەی عەرز و خاکەکەی ئەگۆڕێ، عەرز و خاکەکەی تامی خۆشی هەیە، حتا لە هەموو کشت و کاڵەکانیە، سەیری تەماتەکەی کەن، سەیری بامیەکەی کەن، سەیری قشتێکی بکەن، شووتیەکەی بکەن، یعنی هەموو بەرهەمەکانمان بە تام و خۆشە. لەبەرەوەی من داوا لە حکومەتی هەرێمی کوردستانەکەم لە کاتی بەرهەمە ئەو سنوورانەمانە بۆ دابخاو با نێت، با ئێمەش ئیسفادە بکەین و تووشی خەسار نەوین. زۆر سوپاسانەکەم و زۆر مەمنونتان.